بە ئامانجی دانانی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردنەکانی کوردستان و گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە شاری سلێمانی گفتوگۆیەکی تایبەت بە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. گفتوگۆکە ڕێکخراوی ماڵی سەرکەوتن بۆ گەشە پێدانی تواناکان بە هاوکاری ڕێکخراوی NED ئەمریکی بۆ نوێنەری دەستگای هەڵبژاردننی پارتە سیاسیەکان و چاودێرانی سیاسی هەرێمی کوردستان سازی کردهبوو. ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی سەرکەوتن ماوەی 4 ساڵە ئیشەکەین لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئاماژ لەم چالاکیە چاکسازیە لە سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە. دەستگای هەڵبژاردننی پارتە سیاسەکانی بەشدار لە پەرلەمانی کوردستان کە خاوەنی فراکسیۆن و کورسی پەرلەمانیان هەیە. دەستگای هەڵبژاردنەکانن ئەمڕۆیەن تەرح و تێڕوانی تازەی پارتەکانیان لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەخەنە ڕوو. ئێستا لە عێراق وتانن لە دوای 2005 4 خولی هەڵبژاردن کراوە، سیستمی هەڵبژاردن سەر لەبەری گۆڕانکاری بەسەرهاتووە. ئەکری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی عێراق بیر لەوە بکرێتەوە کە لە دوای 20 ساڵە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەزمونکردنی یاسای هەڵبژاردن ئێستا بیر لە دوێڕشاندنی یاسایەکی نوێی هەڵبژاردن بکرێتەوە. لە گفتوگۆکەدا دەستگای هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی بەشدار بوو کە لای گرنگە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە یان یاسایەکی تازە دەربکرێت کە گرنگی هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستان بکات. دەستگای هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامیش پێشنیازیش دەکات کە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان کەم بکرێتەوە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی گرنگ بەلامانەوە یاسایەک هەبێت جا هەموار بکرێتەوە یا یاسایەکی تازە دەربچێ بەمەرجێ زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و پڕعەدالەت بۆ ئایندەی هەرێمی کوردستان بێنێتە دی. یاساکە باز لە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان باسی نەکردووە، بەڵام لە ساڵی 1992 ئەوەی باس کردووە کە بەرامبەر هەر 30,000 دانیشتوانێک ئەندامێکی پەرلەمان دەبێت. ئێستا کە ئەو ڕقەمە وەربگرین ژمارەی کورسیەکانی ئەندامانی پەرلەمانی کوردستان زۆر دەبێت بە یەکو پێشنیاری کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە لە ئێستادا پێویستە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان کەم بکرێتەوە لەبەر ئەوەش کە بەرگرانی دروست نەبێت لە سەر دارایی گشتی. چاودێرێکی سیاسیش پێی وایە دروستکردنی یاسایەک بۆ هەڵبژاردنێکی باش پەرلەمان و حکومەتی باشی لێ بەرهەم دێت، چونکە یاساکەی ئێستا کۆنە و لەگەڵ پێشکەوتنەکانی ئێستادا ناگونجێت. بێگومان دروستکردنی یاسایەکی هەڵبژاردننی باش پەرلەمانێکی باش حکومەتێکی باش لێ بەرهەم دێ کە ئومێد دەکەن تەجاوزی ئەو کێشانەی ئێستا بکەن. لەسەر یاساکە ئێمە پێمان وایە ئەو یاسایە کۆم بووە، مەشاکلی زۆرە لەگەڵ پێشکەوتنەکانی ئێستا ناگونجێ. باشترین چارەسەر ئەوە یاسایەکی تری تازە دەربچی بە پێوەری تازە گونجاو بێ لەگەڵ تێفکرین و خواستی هێزە سیاسیەکان، چونکە یاسا هێزە سیاسەکان سەیری بەرژەوەندی خۆیان دەکەن. بینید لە مناقەشەکان باسی فرە بازنەی و یەک بازنەی و لیستی کراوە نیمچە، ینی هێزەکان بەپێی ئەوەی کە خۆیان ڕقەمەکانی دەنگدان کورسیەکان دەنگدەرەکانی خۆیان دابەش دەکەن، بەرژەوەندیان بە ئاراستەک دەبی کە ڕەنگە مەسەلەن مشتومڕی دروستکە یاسا هەڵبژاردنەکە. ئەگەر یاسای تازە دەرچی من پێت دەڵێم هاوچەشی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ شێوەیە نابی کە ئێستا هەیە. لە 4 خولی پێشووی هەڵبژاردنەکانی عێراقدا سەرجەم سیستەمی هەڵبژاردنەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام بە پێچەوانەوە دوای 29 ساڵ حکومڕانی کوردی لە هەرێمی کوردستان تا ئێستا بە یاسای کۆن هەڵبژاردن ئەنجام دەدرێت. بۆیە پارتە سیاسیەکان و چاودێرانی سیاسی پیان وایە ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی بیر لە یاسایەکی نوێ بکرێتەوە تایبەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام، سلێمانی.